شاڵاوی تعریب لە ناوچەدا بڕاوەکان بەگشتی بەردەوامە و بە تایبەتی تریش لەسەر دەستی پارێزگاری کەرکووک بە وکالەت بەگەڕانەوەی عارەبە هاوردەکان بۆ کەرکووک و گوندە کوردنشینەکانی سنووری پارێزگاکە بە پاڵپشتی دەستێکی شۆڤینی لە عێراقدا. بڕم بۆ مزارە بۆ دێگەی هەفتەغار شوردەی تەحادی نێژ بچنێ ژوورۆ ڕێگریمە لێمان کرد قاومانیان داوای سێ مێلاگەش بڕیارمان وایە شارعەکە بوورنەوە مزارەی سلمیە بکەین ئەمە ڕاکان جبور ئەم بڕیارەی دەرکردە زەیزارمان یاسەنێت. سەرڕای ڕێگریکردنی هێزە سەربازیەکانی پۆلیسی فدرالی لە سنووری هەفتەغار گوندنشینانی ناوچەکانی هەفتەغار و کاکەیەکانی باشووری کەرکووک و بەشێک لە ناوچەی داوێ گردبوونەوەیکی ناڕەزەیان دژی بڕیارەکانی ڕاکان جوبوری ئەنجامدا بەگەڕانەوەی عەرەبە هاوردەکان بە سنوورەکەیان. کامە ئەمە ئەرزی داوێ و تا ئەرزی خۆیانە کاک ملکی خۆیانە عەرەب بە زۆر داگیرەکە. وەڵا داواکاریمانەوەیە کە حکومەت چارەسەرێکمانکە کاک. ئێمەش بۆ خرجمانە لێرە هەتا بزان عەرەب چی لێمان عەرزێمە عەرز ئابواژدارمان لێرە شوێن ئێمەیە ئێستاگەرێکی لێمانی زەوتکەن کولی تەپەیە حوتەغارە ئەوەی منسوورە ئەوەی دارایە کاکەیەکانە تاالبانێکیشت ئەوەیەکان تقریبان 12 ئەوەیە یەکەم جارنیە و دەیەم چەنەها جارە دێنێت سەرمان داوای زەویزارمان ئەویانەوەی لێرە هەڵکەین بڕۆین ئێمە عەرەبێتە سەر زەویەکانمان زەویەکانمان ئێمە ینی تێنات زەویەکانی ئەبێ دیەکانیانش بۆ چۆڵ بکەینەوە دیەکانیان نێشگەرەکە پێشتر ئەوان لێرە بوونە هاتنەتە سەر زەویەکانی مەزیەکان بە تعریب زەویەکانیمان بردووی سە دووبارە تعریب دەست پێ کاتەوە محافظ ئەم تازە ناوی ڕێکانجبوریە دەستی پێ کردەوە چەند تعریب دەستێنات دیەکە ئێمە نییە چەندها دیە لە داقۆق دیەکان ئینگلیزیە و ناو تاڵەبانیشە دیوانێمە وەکو کولی تەپە مەهاوش بڵێسەوە خێمەیان ناو ئەمانێ خێماڵ دەنەشت ناو دیەکان ئێمەیە ئێمە دەربەدەر بکەن. ئێمە خەڵکەکە ئیساکە لەگە گوربنەوەیەکمان کردا وەکو ڕاکان سەعید مەحافزی کەرکووک ئیساکە ئەوێ دووبارە تعریبمان کاتەوە وەکو جارانی کات سەدام حوسێن ئێمەوە هیچ جۆرێک بە هیچ شێوەیە قبول ناکەین داوای شەکەین لە بەرپرسانی کورد بەرپرسانی هەموو شوێنەکان داوا ئەەکەین لیان ئەم قەرارەی کەوا ڕاکان سەعید دابینی کردووە ڕای بگرن و بە هیچ جۆرێک ئێمە کۆڵ نادەین هەتا گوڵۆپەی خۆمان ماوەیە ئێمە لەم خاکە جێناین و جێی باو باپیرمانە. بەوتەی گوندنشینانی سنووری داقۆق لە باشووری کەرکووک بڕیارەکانی ڕاکان جوبوری بۆ تعریبکردنی کەرکووک و سڕینەوەی ناسنامەی کورسانی بوونی ناوچەکانیانە بۆیە بڕیاریان داوە بەرپەرچی ئەو بڕیارە تعریبانە بدەنەوە بە هەموو جۆرێک. کاروان حەبیب، کورتسات نیوز، ناوچەی هەفتەغار.